پیاوی بەتەمەن هەبوو پلێستێشنی پێنجیە بووە حەزی کرواتۆی کڕێتەوە لە پلێ یا بۆ پلەیەکە گەڕێ ماڵا شتەکان پێشکەوتوترە جاران ئەل لە مایکرۆ و سیگا و عەتاری و ئەو شتانەوە هەبوو ئێستا شتەکان پێشکەوتووە بۆ ئێکسبۆکس و پلەی پێنج و ئەم شتە تازانە هاتووە مۆدیلات وەڵی سەردەمی زوو خۆشتر چونکە ئەو یاریانی ئێستش لە مایکرۆ سیگا و پلێستێشنی یەکایە بەڕای منەوە خۆشتر لەمانیکە ئێستا چونکە ئەمانی ئێستا هەمووی خەت و تۆزێ مشکیلە و سەرێشەی زۆرترە ئەو کاتاوی ناویست جاران تۆ کابرا هەر ئەیکڕی و تەلەڤیزیۆنێکی لێ و تاو ئێستا بێ خەتی هەبێ و ئەبێ گێم پاس بۆ پلێستێشنەکەی کڕیا شری تێ بکڕێ بە $50 و ئەو جاران ئەو شتانە نەبوو هەر جیازێکیە کڕی و احتیاجیشی پێک ئەمجا جارانیش کە مناڵ ئەها یعنی بە دڵخۆشی و بە زیاتراوە ئێستا ئەمونە ئەدەوات هەیە موبایل زۆر ئەو دڵخۆشی پێوە دیار نییە چونکە جاران کە تۆ شتێکی بۆ کڕی باوەڕ کە مناڵ لە خۆشییان هەبوو قەیسەریەکە نێزای هەر شت خۆی عادەتەنکەیان و ئەمە عوتڵەیە $140 سوەسە ئێمە پلێستێشنی یەکمانەیەنا هیوایەتمانە و جوندی ئەڵمانی و دوو گۆڵینەوە هەشت و ئەمانە بوو خۆش و لە سیگاشە ئەم ڕامبۆکە و تارەیەکە بوومان کرد زۆر خۆش بوو ئێستا زەلام هەیە بەیادی جاران یعنی پیاوی بەتەمەن هەبوو پلێستێشنی پێنجیە بووە حەزی کرواتۆی کڕێتەوە لە پلێ یا بۆ پلەیەکە گەڕێ ماڵا هەڵە حەزم لەو یاریانەیە چونکە ئەوەی کە هەبووە لەوە خۆشترە بەڕای من لەمەی کە لە ئێستا هەیە لە پلەی پێنج و لە ئێکسبۆکسیشە ئەو سەردەمە خۆشتر بوو بەڕای